لەم 4 ڕۆژەی پێشوودا دەبینین کە ژمارەیەکی یەکجار زۆری کەسی مەدەنی یەتە کوشتن بەدەستی درۆنی تورکی و هێرشی تورکی. تا ئێستا 7 کەس لەم ئەخێر ڕۆژانە هاتنە کوشتن لە هەموو پارێزگای کوردستان لە هەولێرەوە دووهۆکەوە هەتا سلێمانی. یەکێکەمی ناکانە ماڵباتی مزافەر حسین خدر بوو کە لەگەڵ دوو کوڕەکانی محەممەد مزافەر کە 15 ساڵی هەبوو و مۆبین مزافەر کە 12 ساڵی هەبوو لە ڕێگەی حەجیاوە بەدەست درۆنێکی تورکی بە تایبەت نەکوشتن. وێنانە بەڕاستیەمەیان شۆ کردووە. بەڕاستی هەموو گەلی کوردستان تەماشای ئەم بابەتە ئەکا، بەس لەوە زیاتر نابینین کە بەرسیوێک جوابێک هەبێ لە لایەنی حکوومەتی هەرێمی کوردستان یان حکوومەتی عێراقدا. لەوە خراپتر زیاتر دەبینین کە ڕێکەوتنی زۆر هەیە بینی عێراق و تورکیا. لە مانگی 4 ئەبینین کە ڕێکەوتنەکانی بینی عێراق و تورکیا وایان کردووە کە تورکیا مەجای پێدراوە تاوەی 40 کیلومتر بێتە ناو کوردستانی باشوور. ئێمەش باشە دانین کە ئەو 40 کیلومترە بەس ڕقمێکە لە بەرەوەی زۆر زیاتر لەوەش یەنە ناو کوردستان. ئێمە هێرشی درۆنمان بینیەوە لە سەی سادق لە دەورە پشتی کەلار، دەورە پشتی کەرکووکدا و دووبارەش هەر سێریەکەین کە تورکیا هێرشەکاتە سەر شەنگال. یعنی ئەم هێرشانە بەردەوامن. ئێمە بینین کە ئەم ڕێکەوتنا بەڕاستی شتێک نین کە وەزعێکی ئارام بدا بە باشووری کوردستان و بە عێراقدا. بالعکس بەڕاستی بابەتەکە خراپترە بێ، مەزاکە خراپترە بێ، لەبەرەوەی تاوێت تورکیا حەز بکە کە ئەتوانێ زیاتر بێتە ناو عێراق، زیاتر دەستی هەبێنە ناو عێراق بە باشووری کوردستان، زیاتر شتاواکە. ئێمە بینین کە میتی تورکی لە هەموو شوێنی باشووری کوردستان بەڕێوەیە و زانیاری کۆکاتەوە لەسەر خەڵک و هێرشی شاکا لەسەر خەڵک بەڕاستی کەوتووەتە وەزعێکی ترس. دڵی نایەت باسی ئەم داگرکەریە بکە لە بەرەوەی باشووری کوردستان لە هەردوو لایەوە لە تورکیاوە و لە ئێرانەوە بەردەوام هێرشی لێسەر ئەکرێ و بەردەوام زەخت ئەکەیتە سەری. ئەمەش نەک بەس شەڕێکی بەرامبەر کەسی سیڤیلیە و کەسی مەدینیە. ئەمە لە ڕێگەی ڕێکخراوی CPT ئەزانین کە لە 1991 بە بۆنەی هێرشی تورکیا و ئێران 425 کەسی مەدەنی هاتنە کوشتن و 420ش بریندار بوون. بەس بابەتەکە لەوەش گەوراترە. ئێمە هەبینین کە سەدان گوند و شارۆچکەی کوردستان یەنە چۆڵکردن، کەسان کە بە چەندین جیل لەو شوێنانە ژیانیان کردووە ئەبێ واز لە عەرز و ماڵ و هەموو شتێکیان بهێنن. بەڕاستی زۆر باسی دۆخی ئەوان ناکرێ. ئێمەش ئەبینین کە شەڕێکی قڕکردنی تەواوی ئیکۆلۆژی کوردستانیشە. ئێمە بینین کە هەموو داروبەری کوردستان، هەموو سەڵای کوردستان یەتە سووتاندن و نەک بەس ئەوەش تورکیا دووبارە چەکی کیمیاویش بەکارهێنێ لەو شوێنانە. وای لێکا کە بەڕاستی هەموو دەور پشتانەی کوردستان ئەو بەڕاستی مەرکەزەی کوردستان بە تەمامی زەهری بەسەر ئەکرێ و وای لێکرێ کە کەس نەتوانێت لە ناوی بژی. کە بێتە سەر ئەم ڕێکەوتنانەی بینی تورکیا و عێراق بەڕاستی ئەوێ سیاسەتمەداری عێراق بەس بە تەمامیش هێزە ناودەوڵەتیەکان تێبگەن کە تورکیا بەم ڕێکەوتنانە ئارام نابێ و مرتاحیش نابێ، لەسەر ئەو نقطەیە نامێنێ. لەبەرەوەی بابەتەکە پەکەکە نییە و شەڕێکی سەربازی نییە. بابەتەکە شەڕێکی تەمامی تورکیایە بەرامبەر هەبوون و بوونی کورد و کوردستان. ئەوەیە بابەتەکە. ئەوەیە جارانەوە تا ئیستا مۆزەعەکەی تورکیایە و ئێرانە هەموو داگرکەری کوردستانە. لەبەرەوە ڕێکەوتنی بەو شێوەیە لەگەڵ تورکیا هیچ عێراق ناباتەوە پێشەوە، هیچ مۆزەعەکان حەلەکە، هیچ حەل ناکە، بابەتەکان حەل ناکە و لەبەر ئەوە پێویستە زەختێکی سیاسی دروست بکرێ لەسەر تورکیا. لەبەرەوەی ئەم هێرشانە ئێمە زۆر باشە بینین. ئەمە بەس لە ناو شوێنێک ڕوو نادا کە بتوانی بڵێ ئەمە شوێنێکی سەربازی، ئەمە شوێنێکەکە نازان پەکەکە شەڵی ناوکە. ئەمە لە ناو شوێنی مەدەنی ئەم شتانە ڕۆەدا ڕۆژ بە ڕۆژ و خراپتر لەوە باسی ئەم بابەتە ناناکرێ.